سڵاتان لێبێ لە ڤیددیۆیەکی نوێ گەڕاینە وڵاتان لە فێرکاری بەرنامەی وۆرد. بەڕێزێک پرسیاری کردبوو لە کۆمنتەکان نووسی بووی چۆن بتوانین ئێمە ئیمیجێک بە دڵی خۆمان لە ناو پەڕەی وەردەکەیە داینین. یعنی چۆن؟ یعنی بۆ نمونە کاتێک من ئێستا کلیک لە ئینسێرت دەکەم و وێنە هەڵەبژێرم، بۆ نمونە ڕۆینە بەشی وێنەکان، ئەم لۆگۆی خۆمانمان هەیە. من ناتوانم بۆ نامەوێت لا شوێنێک بێ داینیم، ناتوانم، ئەتوانم تەنها بۆ نمونە بۆ شێوازە ئەڵاینی کەم باشە، یاخود لە ڕێگەی ئینتەر و ئەوانەوە شوێنەکەی بگۆڕم. بۆ شێوازە ناتوانم بە دڵی خۆم بارکوێ بمەوێت داینێم. چۆن وای لێ بکەین کە بە دڵی خۆت لە هەر کوێ بتەوێت داینی؟ زۆر ئاسانە، بەڵام لەوانەیە زۆر کەسیش نەیزانێت. چیەکەین؟ کلیکی لای ڕاستی لەسەرەکەین، ئەڕۆینە سەر وارپ تێکست، ئەیکەین بە in front of text، کلیک لەوەیە بکە. ئێستا توانی بە دڵی خۆت لە هەر کوێ بتەوێت توانی وێنەکە دانیت و ئیمیجەکە دانی، با بڵین بێژ کێشەیەک. ئەمە ڤیددیۆیەکی کورتە هەر دەربارەی ئەو مۆزوعە. ئەگەر ئێوەش هەر پرسیارێکی ترتان هەیە توان لە کۆمنتەکانە بەجێ بێڵن. لایک و سەبسکرایب و شێرکردنی ڤیددیۆکە لە بیر مەکەن. خواتان لەگەڵ.